کۆبوونەوەکمان کرد لەگەڵ هەندێک لەو کۆمپانیا و بازرگانانی کە سوتەمەنی ھاوردەکەن و پێمان ڕاگەیانەوە بە نووسراویش بەڕێز پارێزگاری سلێمانیمان ئاگادار کردوتەوە کە ئەمە بکرێتە مەرجێک بۆ هێنانی سوتەمەنی ئەوەی کە بەنزین داخڵەکە لەگەڵ یان نەوتی سپی و گازوایلیش داخڵکات بەداخەوەڵم لە ماوەی ڕابردووە بەهۆی بەرزبوونەوەی خواست لە سەرگاسۆی نرخی گازوایل بەرز بۆتەوە کە ئێمە ئەمە لە دوایی کاریگەریکی خراپی لەسەر نرخی یەکە و ئەمپێری کارەبا ئەبێت بۆیە لە ئێستاوە ئێمە چەندین هەوڵی خۆمان ناوە و لەگەڵ جەنابی پارێزگاری سلێمانی لەگەڵ دەستگا پەیوەندیدارەکان لەگەڵ وزارەتی سامانە سروشتیەکان لەگەڵ بەڕێوەبەری نەوت و کانزاکان لە شاری سلێمانی هەوڵمان ناوە بۆ ئەوەی چیمان پێ بکرێت بۆ ئەوەی جۆرە لە هاوسەنگی لە بازاڕی گازوایلا دروست بێت لە ناو شارە و داوامان لە بازرگانەکان کردووە کە چەند ئەکرێت گازوایلێکی زیاتر داخڵ بکەن و ئێمەش وەکوتم ئەمە کردومانە بە نووسراو بۆ پارێزگای سلێمانی کە ببێتە مەرج هەر کەسێک سوتەمەنی ھاوردە ئەکات لە پاڵی نەوتی سپی و گازوایلیش ھاوردە بکات.